لە ئێستادا هەرێمی کوردستان دەست و پەنجە لەگەڵ ئەو شکستەدا نەرم دەکات کە ئەنجومەنی باڵای ریفراندۆم و ئەنجومەنی سیاسی کوردستان داش عێراق ڕوبەڕووی هەرێم و ئەزموونەکەیان کردەوە، بەڵام بۆ هەستانەوە چاوەکان لەسەر کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانن. ئەو دوو هێزەش تەواوی هەوڵەکانی خۆیان بۆ دەرباسکردنی هەرێم لەو شکست و قەیرانەی تێی کەوتووە خستووەتە گەڕ. لە دوای 16 ئۆکتۆبەر گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی چڕ جم و جۆڵەکانیان دەست پێ کردووە و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا ژمارەیەک کۆبوونەوەی ئاشکرا و نهێنیان ئەنجام داوە. ئامانجی هەنگاوە نوێیەکی گۆڕان و کۆمەڵ گواستنەوەی هەرێمی کوردستانە بۆ کەنارێکی ئارامتر و باشکردنی گوزەرانی خەڵک. ئەمەش دوای ئەو شکست و قەیرانانەی بەوەی سیاسەتە هەڵەکانی سەرکردایەتی ئەنجومەنی باڵای ریفراندۆم و ئەنجومەنی سیاسی کوردستان داش عێراق گیرۆدەی هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی گەلی کۆدیان کرد و زیاتر لە نیوەی خاک و جوگرافیای کوردستانیشان دۆڕاند. بۆ ڕوبەڕووبوونەوەی دۆخی ئێستا و زاڵبوون بەسەر مەترسیەکاندا گۆڕان و کۆمەڵی ئیسلامی هەڵوەشاردنەوەی حکوومەتی ئێستا و پێکهێنانی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بە چارەسەری هەنووکەی و خێرا دەزانن بۆ ئەوەی ڕێگە لە کەوتنی تەواوەتی ئەزموونی هەرێمی کوردستان بگیرێت. ڕزگاری نیشتیمانی لە فەرهەنگی سیاسیدا مەبەستەی ئامادەکردنی هەموو توانە و وزە و هەوڵەکانی نەتەوە یان گەلێکە لە پێناو ڕزگارکردنی بەرژەوەندەی گشتی لە کاتی ڕوودانی قەیرانێکدا. لەسەر ئەو بنەمایەش هەریەک لە گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بە پرۆژەیەکی هاوبەش و هەمەلایەنە و بە پشتیوانی بەهێزی نێودەوڵەتی بانگهێشتی لایەنە سیاسیەکان و دڵسۆزانی گەلی کوردستان دەکەن بۆ سەرخوانی ڕزگاری نیشتیمانی و تێپەڕاندنی شکست و قەیرانەکانی قۆناغی ئێستا. بنەمای سەرەکی بۆ هاتنە ئارەی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی لە هەر وڵاتێکدا ئەوەیە ئەو ناوچەیە ڕوبەڕووی ئاژاوی سیاسی یاخود کۆمەڵایەتی یان شەڵەژان و داڕوخانی ئابووری بوو بێتەوە. هەرێمی کوردستان سەرباری ئەوەی پێشتر حکوومەتەکەی دووچاری دەیان کێشە و قەیرانی سیاسی و دارایی و ئابووری بووەتەوە، لە ئێستاشدا ڕووداوەکانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان و شەڕی سوپا و حەشدی شابی هێندەی تر پێکهێنانی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی کردووەتە پێویستیەکی هەنووکەی. بەڕای چاودێران لەو حکوومەتە ڕزگاریە نیشتیمانیەی کە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی داوای پێکهێنانی دەکەن پێویستە هەموو پارت و لایەن و کەسایەتیە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەشداری تێدا بکەن. هاوکات هۆشداری ئەوەش دەدەن لە حکوومەتی ڕزگاری نیشتیمانیدا نابێ ڕێگا بە بەشداری ئەو کەسانە بدرێتەوە کە پێشتر لە کایی حکومڕانی و بەڕێوەبردندا تاقی کراونەتەوە و شکستیان هێناوە.